ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ناسراوە بە WHO پارێزگای هەڵەبجەی بە ناوەندی بڵاوبوونەوەی نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک لەناو منداڵان دیاری کردووە. لە ئێستادا نزیکەی 40 منداڵ لە دوو نەخۆشخانەدا لەژێر چارەسەری پزیشکیدان. ڕێکخراوی تەندروستی جیهانی دیارە معنیە بە بابەتەکەوە پەیوەندیان کرد لە بیدایەتە، دوای سێدان هاتن سەردانی مەیدانی حاڵەتەکەیان کرد، نەخۆشەکانیان بینی، خۆیان گەڕان، ئامارەکانیان سیر کرد، بینیان ئەو ژمارە زۆرە حقت جێگەی پرسیار و جێگەی گومانن. دیارە ئێمە بەنسبەت ئەو شۆکە لە حاڵەتەکان لە بیدایەتە لە سەرەتای با بڵێن دەرکەوتنی نەخۆشیەکە لای ئێمە زیاتر بوو. ئەو منداڵانەی کە نیشانەیان هەیە لە نەخۆشخانەکانی منداڵان ڕادەگیرێن و دوای پشکنین لە تاقیگەی ناوەندی دەگوازێنەوە بۆ نەخۆشخانەی وەفا کە تەنها لەمڕۆدا 3 حاڵەتی نوێ تۆمار کراوە. بەداخەوە ڕێژەکە نەوەستاوە تا ئێستش ڕۆژانە خەڵک داخڵەکرێت، فەحسی لێ وەرەگرێت و پۆزیتیڤمان هەیە. بۆ ئەمڕۆژ 3 حاڵەتمان هەیە، فەحسی لێ وەرگیراوە و لە چاوەڕانی ئەوەی کە بزانین پۆزیتیڤ دەرەچن یان نا. بەداخەوە تا ئێستش ڕانەوەستاوە هەر هەیە. لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشیەکەدا پزیشکان لە نێوان ڤایرۆس و بەکتریادا نەخۆشیەکەیان جیانە دەکردەوە. لە ئێستادا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێ نەخۆشیەکە ڤایرۆسە و پێویستە بە زووترین کات کۆنتڕۆڵ بکرێت. ئەوەی کە پێڵن زانستی تاقیگەیی بۆ ئەوی بتوانین بۆ هەموو ئەو نەخۆشانە ئەو جۆرە پشکنینانە بکەین کە کردومانە دەرخەری ئەوەیە کە جۆرەکەی هۆکارەکەی ڤایرۆسیە و لە گواستنەوە و پاکوخاوێنی ئەتوانین ئەم نەخۆشیە سنووردار بکەین. وەزارەتی تەندروستی حکوومەتی یاریمی کوردستان بڕی 200 ملیۆن دیناری بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە تەرخان کردووە، بەڵام هێشتا پارەکە نەگەشتووەتە دەست بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە. بوونی کێشە و گرفت لە دابینکردنی دەرمان ڕەنگە پەیوەندی بە هەندێک دۆخی دارایی و ئابووریەوە کە هەندێکیان زۆر لۆکاڵیە و من دەمەوێت ئەو ڕاستیەش بەڕاشکاوانە بڵێم کە لە ڕووی تەرخانکردنەوە ئەمە ئێستاش دەستمان کراوە کردووە بۆ بەڕێزیان لە ڕووی بجەوە بودجەی ئاسایی خۆیە بودجەی فریاگوزاری پێدەدەین، بەڵام بوونی نەختینە و کاش و دوای ئەوەی ئەو خەرجیەکەی و پارەکە وەربگریەوە دەبێت وەزارەتی دارایی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی بانکەکان بە تایبەتی لە سنووری شاری پارێزگای سلێمانی دەستکراوە بێ و ئاسانکاری و پێشینە بداتە بواری تەندروستی. لە ئێستادا هەریەک لە وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هەرێم و ڕێکخراوی WHO سامپڵی نەخۆشەکانیان وەرگرتووە تا هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بزانن. بەشێک لە پزیشکانیش دەڵێن گەر کۆنتڕۆڵ نەکرێت دوور نییە بگۆڕێت بۆ کۆلێرا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.